زۆر باشە هەر سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەروەها سەردانی شاندەکەی پارتی دیموکراتی کوردستان بۆ بەغدا ئێمە میوانێکمانەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان بەڕێز ئیبراهیم دلێمی سیاسەتمەداری سربەخۆ ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز ئیبراهیم شەوتان باش، سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشەی ژووری هەواڵی کوردستان 24. با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین. بەڕێز دلێمی بۆ خۆ دەزانی دوای ڕوخانی ڕژێمەکەی سەدام حوسێن عێراق لەسەر سێ پرەنسیپی شەراکەت و تەوازن و تەوافق دامەزراوە، بەڵام بۆچی عێراق دەسەڵاتدارانی عێراق پابەندی ئەم سێ پرەنسیپە نابن؟ دیارە دەنجی ئێمە باش ناگاتە میوانەکەمان. بەڵێ بەڕێزان ئەگەر هەر ئەو کێشەیە ئەگەر هاتوو چاک کرا ئێمە جارێککە دەگەڕێنەوە لای میوانەکەمان. وەکو ئاماژەشمان پێدا، ینی پارتی دیموکراتی کوردستان بەشاندێکی گەورە چۆتە بەغدا لەگەڵ لایەنە شیعیەکان لەگەڵ لایەنە سونیەکانیش کۆبوونەوەی گرنگیان ئەنجام داوە. هاوکاران دەڵێن ئێستا میوانەکەمان ئامادەیە. میوانەکەمان ئیبراهیم دلێمیە سیاسی سربەخۆ. بەڕێز ئیبراهیم شەوتان باش، سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. بۆ خۆت باش دەزانی دوای ڕوخانی ڕژێمەکەی سەدام حوسێن عێراقی نوێ لەسەر سێ پرەنسیپی تەوافق و تەوازن و شەراکەت دامەزرا، بەڵام لە 2005 تا ئێستا ئەم سێ پرەنسیپە لەلایەن عێراقەوە پێشێل دەکرێت. هۆکاری ئەمە چییە؟ بۆچی پابەند نابن؟ يعني أولا بسم الله بەناوی خدای گەورە و میهرەبان، وەک دەزانی بەڕاز دەزانی ڕکابەری سیاسی لەسەر پۆستەکان و نەبوونی پابەند نەبوون بە ڕێکەوتنەکان ئامە لای هەموو کەسێک زانراوە. من نامەوێت لە ساڵی 2005 تا ئێستا باز بکەمەوە چی ڕۆک هەمووی بگەڕمەوە کە حکوومەتێک لە دوای یەکەکان چیان کردووە چیان نەکردووە، ئەمە لانی سنی، ئەمە کوردە، ئەمە شیعەیە. ئێستا چەند لایەنێک لە سنە دروست بوونە ڕاستە ئەوان چەند داواکاریەکیان هەیە، بەڵام ناتوانین بەراوردیان بکەین لە بگەڵ برایانمان لە هەرێمی کوردستان، چونکە ئەوان ڕێکەوتنیان لەگەڵ شیعەکان هەبووە. هەروە لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتیش چەند داواکاریەکی شەرعیان کردووە، ئەوانیش پەیوەندیان بە زۆربیان پەیوەندیە بە شایستەداراییەکانەوە هەیە. هەروەها سونیەکانیش نوێنەریان کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران نوێنەراتیان دەکات، بەڵام ئەوانیش گلەیان هەیە. کێشەکانی ئەم دواییە تا ڕۆژی ڕابردوش دوێنێ شەویش کۆبوونەوەی ئیدارەی دەوڵەت کە خەمیس خەنجەر و محەممەد حەلبوسیش ئەوانش هەمیشە جەختیان لەوە کردوتەوە کە داواکاریەکانی کورد جێبەجێ نەکراون تەنانەت لە شایستەداراییش. زۆر باشە، هەرچەند ئەوە شایستەی ئەوانە و مافی خۆی. زۆر باشە. بەڕێز دلێمی ئەگەر بەڕاشکاوانە وەڵام بدەیتەوە، عێراق وڵاتێکی فرەنەتەوە، فرائینزایە. ئایا ئەوەی کە ئێستا دەسەڵاتدارانی عێراق دەیانەوێت بە حکمی مرکزی و شمولی حکمی عێراق بکەن دەچێتە سەر، یاخود عێراق بەرەو هەڵدێر دەبا باشترین چارەسەر جێبەجێکردنی دەستور و پرەنسیپی فیدرالیەتە؟ بە دڵنیاییەوە پابەندبوون بە دەستور، پابەندبوون بە ڕێکەوتنە سیاسیەکان کەشتی ڕزگارکردنی هەموو پێکاتەکانی عێراقا، سەرکوتکردن و سەرکوتکردنی پێکاتەکان و ڕەتکردنەوەی بەرامبەر و دەستبرد سنوور بەزاندنی بەرامبەرەکان ئامە مانای کۆتایی هێنانە بە پرۆسەی سیاسی لە عێراق. پێویستە لە سەرمان هەمومان پابەندی ڕێکەوتنە سیاسیەکان بین، باش دەبێتە و پێویستە پشت بە بنەما دەستوریەکان ببەستین. بنەما دەستوریەکان جڵاوگیری ڕێکەوتنە سیاسیەکانن و ڕێکەوتنەکانیش هەمویان تەواوکەری دەستورن. ئەوەیە کە هەمیشە جەختی لەسەر دەکەینەوە، بەڵام بەداخەوە هەمیشە پێشێلکاری هەیە. زۆر جار پێشێلی دەستور دەکرێت لەلایەن لایەنە سیاسیەکانەوە، لەلایەن هەندێک سەرکردە سیاسیەکانیش تەنانەت
بە بەڕاشکاوانە باسی بکەم و ئەوان پابند نین بە باش. ڕێککەوتنەکان نە لە کۆتاوی نە لە دوایی زۆر باشە بەڕێز دلێمی یەک پرسیار بەڕاشکاوانە وەڵام دەرەوە هۆکار چییە دەسەڵاتداران خۆشت ئاماژەت پێدا دەسەڵاتدارانی بەغدا لایەنە سیاسیەکان ڕوونتر بڵێم لایەنە شیعیەکان بۆچی پابەندی دەستور نابن بە شێوەیەکی ئینتیقائی ئەوەی لە قازانجیانە ئەوە جێبەجێ دەکەن ئەگەر لە قازانجیان نەبوو نایکەن ئەمە عێراق بەرەو چۆ دەبات بۆ بەرژەوەندی حەزبی سیاسیە با نمونەیەکت بدەمێ بۆ نمونە ئێستا ئێمە لە کۆبوونەوەی دواییدا لەگەڵ بەڕێز فازڵ میرانی و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و هەموویان گوێیان لێبوو گوێمان لە کۆبوونەوەکان بوو کێشەکە ئێوە بوو کە ئێمە پرسیارمان لە سەرکردە شیعەکان کرد ئەوان گوتیان ئێمە هاوپەیمانی تکەمان هەیە و برایانمان لە هەرێمی کوردستان ئەوانیش گلەییان هەیە بۆ نمونە هەندێک لایەنەکان لەگەڵ بەشێک لە حەزبەکانی کوردستان هاوپەیمانی یەکەن و لە بەرژەوەندی ئەو حەزبە کار دەکەن ئەو لایەنە کار دەکەن کە هاوپەیمانی ئەوان نەک لە بەرژەوەندی هەمویان زۆر باشە لایەنە شیعەکانیش پشتیوانی لەو لایەنە کوردیانە دەکەن کە هاوپەیمانی ئەوان زۆر باشە هەرچەندە دیموکراتی کوردستان نوێنەراتی هەموو کوردیش زۆر باشە دەستان خۆش بۆ پەیامەکەتان گەیشت بەڕێز ئیبراهیم دلێمی کەسایەتی سیاسی سەربەخۆ ڕاستەوخۆ لە بەغدا و لەگەڵ مابووی سوپاس بۆ ئێوە شەوتان باش